هەروەها لە ئێستا بەرهەمێکی نوێ ئەخینە بازارەوە کە EFB باتریە، واتە ئەو جۆرە باتریەیە کە بۆ ئۆتۆمبیلە مۆدرنەکانی ئێستا بەکارەهێنرێت کە پێوترێت ستارت ستۆپ ئینجن. جۆری ئەو پاتیانێک کە ئێمە ڕساکەلیان دەکەینەوە پێی دەوترێت جۆری پاتری تەڕ. ئەم پاتیانە پێکهاتوون لە قورقوشم و تێزاب. ڕۆژانە ئەو پاتریەیە کە ئێمە ئەیهاڕین و وردی ئەەکەین نزیکە بێتەوە لە 55 تەن بۆ 60 تەن. ئەو پاتیەکۆنی کەلی وەرئەگرینەوە ئێمەش دیسانەوە ئەیفرۆشینەوە بە معمل، ئەوان دیسان ریسایکلینی ئەەکەن و پاتی تازەی لێ دروست دەکەنەوە. هەمیش ئەو تەپوتۆز و هەوایی کە کۆکرێنەوە دواتر بە ئامێری پێشکەوت و فلتەرەکەن، ئەو تەپوتۆزەی قورقوشمەجێ ئەکرێتەوە دووبارە لە ریسایکلینە بەکارێنێتەوە. کارگەی باتری مایە یەکێکە لە کارگە پێشکەوتووەکان بۆ بەرهەمهێنانی باتری کە بە ستاندەردە جیهانیەکان باتری کواڵتی بەرز بۆ ئۆتۆمبیل بەرهەم دەهێنێت. ئەم کارگەی ماوەی 3 ساڵە دامەزراوە، ماوەی ساڵ و نیوەکە بەرهەمەکانمان لە بازاردایە. بە خۆشحاڵیەوە ئەم ماوەیە کارگەکەمان بەرەو فراوان بوون چووە کە چەند هێڵێکی تری بەرهەمهێنانمان زیاد کردووە بۆ کارگەکە. هەروەها لە ئێستا بەرهەمێکی نوێ ئەخینە بازارەوە کە EFB باتریە، واتە ئەو جۆرە باتریەیە کە بۆ ئۆتۆمبیلە مۆدرنەکانی ئێستا بەکارەهێنرێت کە پێوترێت ستارت ستۆپ ئینجن، کە ئەمە ژوزەیەکی زیاتری پێویستە لە کاتی هەڵکردنەوەی مۆتۆری ئۆتۆمبیلەکاندا. توانای بەرهەمهێنانی کارگەکە لە پێشترا 1,200,000 باتری بوو. بەهۆی زیادکردنی هێڵەکانی بەرهەمهێنان لە ئێستادا توانای بەرهەمهێنانمان گەیشتۆتە 1,700,000 باتری. ئەمەش بە خۆشحاڵیەوە بەشێکی تەواوی ناو بازاڕەکانی کوردستان و عێراق پڕ دەکاتەوە. هەروەها یەکێک لە شتە دڵخۆشکەرەکانی ئەوەی کە کارگەیەکی خۆماڵی ئەتوانێت بەرهەمەکانمان بنێرینە دەرەوەی وڵات، یەکێ لە وڵاتانەی کە بۆمان ناردووە سووریایە، ئوردونە، مۆریتانیایە. بە خۆشحاڵیەوە لە ماوەی داهاتووشدا داهاتوویەکی نزیکدا شەهادەی سابیرمان وەرگرتووە و ئەنێرین بە وڵاتانی کەندەوە. شایانی باسە کە هەموو پاتریە کۆمەڵە پێکاتەی جیاوازی هەیە. جۆری پاتری لە جۆرێکەوە بۆ جۆرێکی تر پێکاتەکانی ناوی دەگۆڕێت. ئێمە ئەو پاتریەکە لە کارگەکەمان ڕساکلی دەکەینەوە پێوترێت لێد ئاسید کە ئەمەش جۆری قورقوشم تێزابە. ئەم جۆری پاتریە پێکاتوە لە کۆمەڵێک مادەی کیمیایی کە ئەم مادە کیمیاییانە ئەگەر بخەنە ژینگەوە زیانێکی زۆر و درێژخایانیانە بێت. هەرێکە لە مادانە پێویست ئەکا بە پرۆسەیەکی زانستی ڕسایکڵ بکرێنەوە تاوەکو ژینگە پارێزی لە زیانەکانی. پاتری کۆمەڵێک جۆری بەکارهێنانی هەیە کە ئەمەش وەکو خەزمکەرەوەیەکی وزە بەکاردەهێنرێت لەو ئامێرانەیە کە تێدا بەکاردەهێنرێت. یەکێک لەوانە سیارە ئامێری کارەبایی. ئێمە ئەو پاتری کە لێرە ڕساکلی دەکەینەوە لە کارگەکەمانە پاتری جۆری سیارەیە کە ئەم جۆرەش پێی دەوترێت پاتری قورقوشم تێزاب. پێکاتەکانی ناوی سەرەکیترین پێکاتەکانی ناوی پێکاتەی مادەی قورقوشم و تێزابن.
کارگەی مایە بۆ ڕیسایکلین و بەرهەمهێنان یەکێکە لە کارگە دۆستەکانی ژینگە و ئابوووریەکی سەوز کە کەوتۆتە ناوچەی بازیانەوە. ئەم کارگەیە کار لەسەر پاتری لە کارکەوتو تەمەنتەواو بووەکات. ئێمە لە کارگەکەمان تەحدید نییە ڕۆژی چەندێک پاتریمان بۆ دێت، بەڵام ڕۆژانە ئەو پاتریەی کە ئێمە ئەیهاڕین و وردی ئەەکەین نزیکە بێتەوە لە 55 تەن بۆ 60 تەن. ئێمە ئەم پاتریانە کە داخلی ناو کارگەکەمانە بن بە هیچ شێوەیەک نە لەبەر خۆردایانین نە لە دەرەوەی ژینگەکەماندایانین و قاعەیەکی تایبەتمان بۆ ئامادە کردوون ئەیان بینە ئەوێ و لەوێ ئامادەیەکەین بۆی کە بچێت بۆ قۆناغی داهاتوو قۆناغی وردکردنە. واتە ئەگەر چاوێک بژێڕن بەسەر ژینگەی کارگەکەیە ئەو حاڵەتە دەرەکەوێت کە ئێستا سەیری ئەەکەی هیچ پاتریەک دیار نییە و بڕێکی پاتری زۆریش لە قاعەکانەیە. لێرەوە قۆناغی یەکەم دەست پێکات کە ئێمە ڕۆژانە پاتری لە وەکیلەکانیان لە خەڵکانی دەرەوە وەرئەژیرێت، بەڵام تەحدید نییە ڕۆژانە چەندێکە، بەڵام ئێمە ڕۆژانەوەی کە لە ناو کارگایە بەکارێنین زیاترە لە 55 تەن بۆ 60 تەن. هەر پاتریەک کە لە ئێرە وەرگیرا پاتری کۆنا یاخود لە کارکەوتو داخلی ناو کارگە ئەبێت، لێرە داخلی بەشێکە بێ پێوترێت کراشەر، واتە شکاندن بۆ ئەو پاتریا کرێت بە جیازێکی تەواو ئۆتۆماتیکی. جۆری ئەو پاتیانێک کە ئێمە ڕساکەلیان دەکەینەوە پێی دەوترێت جۆری پاتری تەڕ. ئەم پاتیانە پێک هاتوون لە قورقشم و تێزاب. ئێمە ئەم پاتیانە کۆ دەکەینەوە و لە کارگەکەی خۆمانە دووبارە ڕساکەلیان دەکەینەوە و مادەکەی ناویان دووبارە بەکاردهێنینەوە بۆ دروستکردنەوەی پاتری تازە. ئەو پاتریانی کە بەعام ئێستا لە بازاڕی ئێمە ئەفرۆشێت پاتری ناوخۆمان هەیە، غێری ئەوەش لە وڵاتانی تریشەوە هاورداکرێ وەک لە وڵاتی تووشیا، وڵاتی کۆریا و لە وڵاتی ئێرانیش. کوالەتی پاتریەکان بەعام ئێستا لە بازاڕی ئێرە کوالەتی بەرز ئەفرۆشێ، ڕێگە بە فرۆشتنی پاتری کوالەتی بەرز ئەدرێ. هەر یەکەیان بەپی سەنعەتەکەی خۆی کوالەتیان فەرقی هەیە، یعنی هەیەە وەسەتە کوالێتیەکەی، هەشیانە کوالێتیەکەی بەرزترە. ئێمە کاتێک کە کەسێک دێ پاتیەکەی ئەگۆڕێت، پاتێکی تازەینە پاتیە کۆنەکەی لێ وەرەگرینەوە، ئەو پاتیە کۆنی کەلی وەرئەگرینەوە ئێمەش دیسانەوە ئەیفرۆشینەوە بە معمل، ئەوان دیسان ریسایکلینی ئەەکەن و پاتی تازەی لێ دروست دەکەنەوە. پێشەوەی ئابووری خەڵک باشتر بێت و بتوانن پاتی بە شێوەیەکی زۆرتر هاوردەی ئێرە بکەن. ئەم پاتیانە زۆر جار ئەگە پاتیەک چایەکی بسووتایە لە پاتیەکی تر بۆیان دەرەکرد. ئەم پاتیان کە وەرەگرێتەوە هەڵ ئەوە شێنرێ، تێزابەکەی بەجێ هەڵە ژیرێ، زایدەن قورقوشمەکەی بەجیا لێ دەدرێ و پلاستیکەکەشی دیسانەوە بەکارێتەوە لە دروستکردنی پاتریە. ئەو دووبارە بەکارهێنانەوە تەسەور ناکەم کاریگەری بکاتە سەر ژینگە، چونکە تۆ قورقوشمەکەی هەر قورقوشمە دیسان بەکاریت و پلاستیکەکەشی دیسان لە دروستکردنی پلێتی تازەیە بەکارێتەوە. بەس ئەمێنێتەوە ئاو تێزابەکەی، ئەگەر ئەم ئاو تێزابە بە شێوەیەکی باش و دروست هەڵبژیرێ، یعنی هەر هاکەزایی فڕێ نەدرێ بۆ ناو ئەم بکرێتە سەر خۆڵ یا لە شوێنەکە فڕێ بدرێ، کاریگەری ناکات لەسەر ژینگە. بەڵام ئەگەر بە هاکەزایی ئەم تێزابە بکرێتە سەر زەوی، ئەوە کاریگەری زۆر خراپیە بێ لەسەر ژینگە. لە بازاڕێمە بۆنە لە 35 ئەمپێر هەمانە تاوەکو 225 ئەمپێر تاکو 240 ئەمپێر. 35 ئەمپێریەکان لە 8 کیلۆ دەست پێەکە تا 225ەکە ئەچێتە 55 تا 6 کیلۆ. و ئەم پاتیانش کە ئەفرۆشێتەوە تەبعاً بە کیلۆ ئەفرۆشێتەوە. ڕۆژێ جار وایە کیلۆی 800 دینارە، جار وایە 750 دینارە، ئیتر حەسەب بۆرسەکەیە. ئێمە ئەم پاتیانە ئەفرۆشین بەلایەنێک کە ئەویش تەستیری معمەلی ئەکاتەوە.
پێشەوە ڕەوانەی تووشی ئێرانەکرا بەڵام ئێستا تەسلیم بە مەعمەل دەکرێتەوە. ئێمە پاتری کە دێتە بەشی کراشەر هاڕین ئەم پاتریە دابەژە بێ بەسەر سێ جۆرە واتە سێ بەشی لێ جیاکرێتەوە. بەشی یەکەمیان تێزابەکەیە. تێزاب خۆمانزانین کە مادەیەکی خراپە و مادەیەکە بۆ تەندروستی مرۆڤ وانە خراپە و نایەلین بچێتە دەرەوە لە دەرەوەی کارگە و بچێتە سەرزەوی. ڕەوانەی بەشێکە کرێ بە ناوی لایم لەوێ ئەم تێزابە حاڵەتی ئاساییکردنەوەی بۆ کرێ واتە ئەگەڕێندرێتەوە بۆ ئاو. واتە ئاوەکە ئێمە ئەتوانین هەم بۆ کەلوپەل و شۆردن و بۆ باخەکانی ناو کارگە بەکاری بێنین واتە دووری ئەخێنە لەوەی کە هیچ زیانێکی بۆ هیچ شتێکە بێ و بچێتە دەرەوە. بەشی دووەم ئەو پلاستیکەی کە پلاستیکەکەیە بە دەوری پاتریەکەیە ئەهاڕدرێت ور دەکرێت جیاکرێتەوە ئامادە ئاکرێت ئەهێندرێتەوە دەرەوەی کارگا دیسانەوە ئێمە بەکاری نایەنینەوە ڕەوانەی دەرەواکرێ و دیسانەوە بۆ پیشەسازیەکی دیکە بۆ جۆرەها پیشەسازی بەکاردێت ئەوە لە دەرەوەی کارگەی ئەماکرێ و پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام بە پوختی جیاکرێتەوە و ئامادەکرێت بۆ دەرەوە بۆ فرۆشتن. سێم بابەت ئەو بابەتی قوڕقۆشمەیە قوڕقۆشم و لیتەیە کە لە پاترێکە جیاکرێتەوە تێکەڵاکرێت بە مادەیەکی تر بە ناوی وردە ئاسێن سۆدە ئاش و غەڵۆس ئەمانە باری لێ ئامادە ئەکرێت ئەکرێتە قۆناغی یەکەمی کارگەوە لە پلەیەکی گەرمی بەرزا و کوڵاندنی بۆ ئەکرێت واتە قۆناغی یەکەم پوختەکردنە لێرەیە ئەمەش بەشێکی لێ پوختە ئاکرێت پاشان بارەکەدا ڕژێردرێ و سار دەکرێتەوە هەندێک پیسی لێ جیا بێتەوە و قوڕقۆشمێک ئەمێنێتەوە. دوایەوە ئەو قوڕقۆشمەی کە ئەمێنێتەوە بە پێی داخوازی بەشی بەرهەمێنان تێکەڵە بە کۆمەڵێک موادی کیمیایی تر ئامادە ئەکرێتەوە کوورە و بە پێی ئەو جۆرەی کە ئەوان داوای ئەکەن لە بەشی بەرهەمێنان کە ئێمە 5 جۆرمان هەیە بۆیان ئامادە ئەکرێ و لە شێوازی قاڵبە و ڕۆژانە بۆیان ڕەواناکرێت. بێگومان ئەم کارگەیە لەگەڵ ئەوەی هەموو ئەو پاتیانە کۆ دەکاتەوە کە سکراب بوون و توانای بەکارهێنانیان نەماوە ئەم پاتیانە دووبارە ڕسایکل دەکرێنەوە مادەکەی ناویان دەکرێتەوە بە مادەی سەرەتایی کواڵیتی بەرز کە دووبارە دەتوانرێت بەکاربهێنرێتەوە. بەبێ بوونی کارگەیەکی لەم شێوەیە ئەم مادانە دووبارە بە شێوەیەکی زۆر نازانستیانە پاتەکان دەشکێنرێن و مادەکانی ناوی دەخرێنە ناو ژینگەوە کە ئەمە زیانێکی درێژخایانی هەیە بۆ هەم تەندروستی هاوڵاتیان و هەم بۆ خاکەکەمان کە بۆ ماوەیەکی زۆر ئەم مادانە دەمێنەوە. کارگەی باتری مایە خۆی پەیامی سەرەکی ژینگە پاراستنە چونکە هەموو شوێنەکان ئەو شوێنانەی باتری کۆنیان لایە کۆی ئەکاتەوە بە شێوازێکی زانستیانە و سەردەمیانە ڕیسایکڵی بۆ کاتەوە بەم شێوازەی کە هیچ بەشێکی باتریەکە بە هەدەر ناڕوا یاخود ژینگە پیس ناکە. ئەو قورقوشمەی هەیەی ئەتوێنرێتەوە بە شێوەیەکی زانستی پاک ئەکرێتەوە ئەهێنرێت لێرە باتری نوێی لێ دروست دەکرێت. پاشان بەشی پلاستیکەکەی ئەڕواتە شوێنێکی تر و ڕیسایکڵ ئەکرێتەوە. دوای تێکشکانی باتریەکەش ئەو تێزابەی کەتیایەتی پێچەکەی بەرزەکرێتەوە بۆ پێچی ئاوەکەش جارێکی تر بۆ ئاودێری بەکارێت.
ئێمە لە پرۆسی بەرهەمهێناندا ڕەچاوی هەموو خاڵەکانی سەلامەتی HSE دەکەین کە پێکاتوە لە پێڕەوکردنی پۆشاکی سیفتی سەلامەتی بۆ هەموو کارمەندەکانمان کە بەبێ ئەوە هیچ کارمەندێک ناتوانێت لە ناو کارگەکەمانە کار بکە و بۆ هەر پرۆسەیەکی بەرهەمهێنانمان ئێمە لەسەر هەموو پرۆسەکان و کوورەکانمان فلتەرمان هەیە کە فلتەرەکانمان بە نزیکی بۆ هەر کوورەیەک 560 فلتەرە کە نایڵێت هەوای پیس بچێتەوە ناو ژینگە و لە هەمان کاتە ئەو تێزابەی کە لە باتریەکەەوە دێتە دەرەوە بە پرۆسی واتەر تریتمنتە ڕات کە پێی ئەوترێت چاکسازی ئاو ئێمە ئەسیدەکەوا لێ دەکەین کە بتوانرێ وەکو ئاو بەکار بهێنرێتەوە بۆ کشت و کاڵ و هەموو پرۆسەکانمان بە شێوەیەکی سەلامەتی لەژێر ستاندەردی جیهانیدا بەڕێوە دەچێت. ئەو قڕقوشمەی کە لە کارگەی ڕیسایکلینی مایەوە بۆمانە بریتە لە 4 جۆری جیاواز لە قڕقوشم ئەم 4 جۆرە لە بەشە جیاوازەکانی کارگەی دروستکردنی پاتریا بەکارەهێنرێت. لە ڕووی بەرهەمهێنانەوە ئێمە کارگەکەمان ئەکرێت بە 4 بەشی جیاوازەوە. بەشی یەکەم کە بریتە لە دروستکردنی پلێتەکانی ناو پاترێکە کە بریتین لە پلێتی سارد و گەرم. ئەم بەشە لە 5 وێستگەی جیاواز پێکهاتووە کە هەمویان ئەرکیان دروستکردنی پلێتەکەیە کە بە شێوەیەکی کوالیتی بەرز دیزاین کراون بۆ هێز و مانەوەی زۆر. بەشی دومی بەرهەمهێنان لە کارگەکەمان بەشی دروستکردنی پلاستیکە. ئەم بەشە لە 6 وێستگە پێک هاتووە کە تایە بۆکس و پارچە پلاستیکەکانی تر دروست دەکرێت کە پێویستە بۆ پاترەکە. ئەم بۆکس و پارچانەی تر مادەکانی ناوەوەی پاترەکە ئەپارێزن و ڕێگری لەکەن لە شکان و تێکچوو. مادە خاوەنەکمەکانی کە لەم بەشە بەکارێن لە دەرەوەی وڵاتەوە داواکرێن. بەشی سێممان کە بەشی پێکەوەنانە لە 2 وێستگە پێک هاتووە. لەم بەشەیە پلێتەکان لەگەڵ بۆکسەکە و چەند مادەیەکی خاوی تر بەیەکەوە ئەنرێن و پاترەکەی لێ دروست ئەکرێت. دوای ئەوەی کە پاترەکە دروست کرا بە چەند تێستێکی کوالیتی کۆنترۆڵە ئەڕوات و حازرە بێت بۆ شەحنکردنەوە. بەشی چوارەم و کۆتایی لە بەرهەمهێنانە بریتە لە بەشی شەحنکردنەوە و حازرکردنی پاترێکە. لە بەشی شەحنکردنەوەیە یەکەم وێستگە تێزا بەکرێتە ناو پاترێکەوە. دوای ئەوەی کە تێزا بکرێترا ئەچێ بۆ وێستگەی دووەم کە بەشی شەحنکردنەوەیە. لە دوای شەحنکردنەوە وێستگەی سێم دووبارە تێزابی تێکرێتەوە. لە وێستگەی چوارەمە کەڤەری دووەم ئەکرێ بە پاترێکەوە و بە تەواوەتی کەپسەکرێت. لە وێستگەی پێنجەمە پاترێکە ئەشۆرێت و وشکەکرێتەوە. لە دوای ئەوە بە چەند تێستێکی کوالیتی کۆنترۆڵ تێپەڕە بێت دووبارە و حازر ئەکرێت بۆ مشتری.
بەشەکانی بەرهمێنان لە کارگەکەمانە بە سیستمێکی ئاوەڕۆ ئەکرێنە شوێنێکی دیاریکراوە ئەکرێنە خەزانێکی دیاریکراوەوە. دوای ئەوە ئەم ئاوە کە نسبەتی ترشێتی بەرزە و هەروەها قورقشمیتیایە بە سیستمێکی دیاریکراو ئەم ئاوە پاکەکرێتەوە. یەکەم شت ترشێتیەکەی کەمەکرێتەوە و ئەکرێتەوە دۆخی ئاسایی و هەروە ئەو قورقشمێکە لە ناویایەتی جێ ئەکرێتەوە و ئەبرێتەوە کارگەی ڕیسایکلین و دووبارە ئەتوانین سوودی لێ بینەوە بەکاری بێنینەوە و بێگومان ئاوەکەشی کە پاک کراوەتەوە دووبارە بەکارێنەوە کە ئەمەش هەم لە ڕووی ئابوووریەوە سوودمان پێگەێنێت هەروەها دۆستی ژینگەی و سوودی بۆ ژینگەش هەیە. ڕووی هەوای ناو کارگەکەەوە هەموو بەشەکانی بەرهمێنان وەکو بینیتان سیستمی پاکردنەوەی هەوای هەیە. لەم سیستمەیە تەپوتۆز و هەوای قورقشم کۆ ئەکرێتەوە کە ئەمەش یەکەم شت ئیسفادەی هەیە بۆ تەندروستی و سەلامەتی کارمەندەکان کە ڕێگریەکە لە بەرکەوتنی قورقشم بۆ کارمەندەکان و هەمیش ئەو تەپوتۆز و هەوایی کە کۆکرێنەوە دواتر بە ئامێری پێشکەوت و فلتەرەکەن ئەو تەپوتۆزەی قورقشمەجێ ئەکرێتەوە دووبارە لە ڕیسایکلینە بەکارێنێتەوە هەواکەش بە شێوەیەکی هەوای پاک فلتەرەکرێت و دووبارە ئەکرێتە ناو ژینگەوە. هاوڵاتیان پێویستەکە لە کاتی بەکارهێنانی باتریدا یاخود لە کاتی گۆڕینی باتریدا چاوکراوە بن. لە کاتی کڕینی باتریدا پێویستەکە بزانن بە پێی ستاندرد ئایا ئەو باتریە 6 ئەمپێریە یاخود 7 ئەمپێریەی کە ئەوانەی کڕن بە پێی ستاندرد ئەبێت چەند کیلۆ بێ، ئایا وزەی چەند بدات، لێی نووسراوە 7 ئەمپێر، ئایا ئەم باتریە 7 ئەمپێر وزەکەی پێ دەبەخشێت. ئەگەر وابوو پێویستەکە هاوڵاتیان ئەو جۆرە باتریە بکڕن کە کواڵتیەکەی بەرزە. لەلایەکی دیکەوە کە ئەو باتریە کۆنەی ئەیدەنەوە بەو کەسانەی لە بازار یاخود لیان هەڵ ئەگرنەوە و جارێکی تر کۆی ئەکەنەوە پێویستەکە ئاگادار بن ئایا ژینگەی پێپیس ناکرێ نایرێ بە شوێنێک کە ژینگەی پێپیس کات و ئەو باتریانە تێک بشکێنرێ و تێزابەکەی بکرێتە ئاوی ژێرزەوی یاخود ئەو باتریە ئەیرێ بە شوێنێک کە بە شێوازێکی زانستیانە ڕیسایکل بکراتەوە هەروەکو ئەوەی کە لە راپۆرتەکەی بەڕێستان حازریەکەن هەموو بەشەکانی ڕیسایکلین تێدا ئاماژەی پێکراوە کە ئێمە چۆن هیچ پارچەیەکی ژینگە پیس ناکە یاخود هیچ بەشێکی لەو بەشە نیە کە بتوانێت ژینگەی پێپیس کات و بڵاوی کات.